تون تيجي ئافرەتان و خێزانی ڕاپەڕین زانکۆی ڕاپەڕین ناوانی وەرش و لاوانی ڕاپەڕین بە خێراتنتان دەگەین. ئێستاش با چەند ساتێک بۆ گیانی پاکی شەهیدان و قوربانیانی دەستی تون تیژی با بوەستین. سەرەوە زۆر سپاس. توێژەران پشتینی پێشکان بۆ 1990 نەخۆش کردووە کە تەندروست بوون لە بەرامبەر 26660 نەخۆشیان مشکی شیکار کراون ئەوانەی کە بەدەست کۆمەڵێک حاڵەتی دەرونی دەناڵێن وەکو زەربوزەنی مێشک و هەروەها دووجەمزەری تێکچوونی بیزا شیزۆفرینە و حاڵەتەکانی تری دەرونی هەروەها زیادە چارەکەکانی کەمی سەرنج ئەنجام درراوە. توێژەران بە بەکارهێنانی تۆمۆگرافی کۆمپیوتەری و دەردانی تاکفۆتۆن ڕۆشتنی خوێن بۆ بەشی پێشەوەی مێشکی ئافرەت و پیاویان شیکار کردووە کە 128 ناوچەی مێشکیان شی کردووە بۆ گەیشتنە ئەو نەتیجەیەکەوە ژنان زیاتر بەهۆی ئەوەی کە خوێن زیاتر بۆ بەشی پێشەوەی مێشکیان ئەڕوات زیاتر تووشی حاڵەتی ئەڵزهایمەر دەبن و خەمۆکی و بەڕاکێ لە کاتێکدا پیاوان ڕێژبوون ڕێژەی تووشبوونیان بە نەخۆشی زیادە چالاکیەکانی کەمی سەرنج زیاترا و تێکچوونەکانی پەیوەست بە ڕەفتار. سەرەتا بە خێراتنی ئێوەی ئازیزەکەم ئێمە وەکو ناوەندی وەرش و لاوان ئەمڕۆ لە زانکۆ هەستاوین بە ئەنجامدانی سیمینارێک بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی تونند و تیژی خێزانی و لەگەڵ زانکۆ. سیمینارەکەمان سەبارەت بە دەی سێ بەڵام هەشتی سێشمان تێک هەڵکردووە لەگەڵیدا چونکە ڕۆژێکی جیهانی ژنانەوە لێرەوە پیرۆزبایی لەسەر جەم ژنانی جیهانەکەم بە بوونەی هەشتی سێوە ڕۆژی جلی کوردیش کە ڕۆژێکی نەتەوەیە هەستێکی نیشتیمانیە ئەمڕۆ بە ڕۆژی بە جلوبەری کوردیەوە لە زانکۆ سیمینارمان ئەنجامدا بە سەبارەت بە جلی کوردی. ئامانجی ئێمە زیندووکردنەوەی کللتوری جلی کوردیە و زیندووکردنەوە و پیرۆزڕاگررتنی جلی کوردیە بۆ ناوچەکەمان وە بە تایبەتی بۆ کوردستان. پەیامی من بۆ ژن ئەوەیە لە هەشتی سێدا تەنها ڕۆژی هەشتی سێ نەکەینە ڕۆژی خۆمان چونکە هەموو ڕۆژێک ڕۆژی ژنە هەموو ڕۆژێک سەربەرزیە بۆ ژن چونکە ژن هەم دایکە هەم مامۆستایەکی پەروەردەیە و هەم کارکتەرێکی دەرەوەی ماڵەکەیەتی. بۆیە من تەنها هەشتی سێ بە ڕۆژی ژنان نابینم هەموو ڕۆژێک ڕۆژی ژنانەوە. من فرمێسک ڕزگار کارمەند لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوە تونند و تیژی دژی ئافرەتان و خێزانی ڕاپەڕین و چالاکوان لە بواری ژنان بە بۆنەی ڕۆژی جیهانی هەشتی مارسەوە پیرۆزبایی لە خۆم و ژنانی جیهان و تایبەتتر ژنانی کوردستان دەکەم. دیارە ئەم ڕۆژە لەسەر تاسەری جیهان یاد دەکرێتەوە بە فەرمی لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە ناسێنراوە. ژنانی کوردستانیش بە شێوازی جۆرا لەم ڕۆژەدا کار و چالاکی دەکەن و خەباتیان دژی هەرز و مستەم و نادارپەروەریەک بەردەوامە. بۆیە پێویستە ژنان زیاتر لە هەرێمی کوردستان گرنگیان پێ بدرێت چکە بارودۆخیان جیاوازترە بەهۆی ئەو بارودۆخی خراپی بەسەر هەرێمی کوردستان و ناسەقامگیری کە بە هەرێمی کوردستاندا تێپەڕیوە بۆیە زیاتر پێویستی بە لواداچوون و هەڵوێستەکردنە هەرچەندە ژنان خۆیان خەبات بکەن و کۆڵ نەدەن پێویستیان بە حکوومەتی هەرێمە بۆی پاڵپشت و هەماهەنگیان بێ لە ڕەخساندنی هەلی کار و هەروەها دابینکردنی دارایی سەربەخۆ بۆ ژنان تا بتوان زیاتر سەر پێی خۆیان بوەستن و هەروەها ڕوبەڕووکردنەوەی تاوانباران بەرامبەر بە یاسا و سزادانی ژن کوژان. بۆ ئەم مەبەستەش ئێمە ئەو ڕەوەکو بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بە هاوکاری لەگەڵ زانکۆ ڕاپەڕین ناوەندی وەرش و لاوانی ڕاپەڕین هەستاین بە سازدانی چالاکیەک لەو چالاکیەماندا سیمینارێکمان پێشکەش کردووە کە باس لە گرنگی و ڕۆڵی ژن دەکەنە ناو کۆمەلگادا کە ئەم سیمینارانە زۆر گرنگە لە کۆمەلگا ئێمەدا کە بەردەوام ژن بناسێنرێ بە کۆمەلگا و باس لە یەکسانی و دادپەروەری ژن بکرێت.